لایەنە سیاسیەکانی بەشدار لە هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان لەگەڵ پارێزگاری هەولێر و بەڕێوەبەری گشتی کۆمیسیۆنی هەولێر کۆبوونەوە هەمویان بەڵێنیاندا پابەندی ڕێنمایەکانی کۆمیسیۆن و شارەوانی شارەکە بن لە کاتی بانگەشەی هەڵبژاردندا. جێگری پارێزگاری هەولێریش دەڵێت لە کۆبوونەوەکەدا بڕیاریان داوە لێژنەیەکی باڵا بە نوێنەرایەتی کۆمیسیۆن و لایەنە سیاسیەکان پێک بهێنن بۆ ئەوەی چاودێری پرۆسەی بانگەشەی هەڵبژاردن بکەن و سەرپێچیەکان تۆمار بکەن. هەموو لایەک ئامادەی خۆیان نیشاندا کە بە شێوەیەکی ئارام و هێمنانە ئەم هەڵمەتی پرۆپاگەندەیە دەست پێ بکات و هیوادارین هەموو لایەنەکان پابەند بن و ئێمەش لە بۆ ئەو مەبەستا لیژنەیەکی باڵای بە دوواداچوونەوە و چاودێریکردن لە دیوانی پارێزگای هەولێر بە بەشداری نوێنەری کۆمیسیۆن و هەروەها نوێنەری لایەنە سیاسیەکان بەشدار ئەو لیژنەیە پێک دێ لە بۆ چاودێریکردنی هەڵمەتەکانی پرۆپاگەندەی هەڵبژاردن و ئاگادارکردنەوەی لایەنەکان لە هەر سەرپێچیەک کە ڕوودەدات. بەپێی ڕێنمایەکانی فەرمانگەی هەولێری کۆمیسیۆنی باڵای هەڵبژاردن و ڕاپرسی کاندید و لایەنە سیاسیەکان جگە لە دام و دەستگاکانی حکوومەت و ناوەندەکانی دەنگدان و مزگەوت و کەنیسە و پارکەکانی شارەکە دەتوانن سەرجەم شوێنەکانی تر بۆ بانگەشەی هەڵبژاردن بەکاربهێنن، بەڵام هەر لایەنەگیان کاندیدێک سەرپێچی ڕێنمایەکانی کۆمیسیۆن و شارەوانی بکات ئەوە کۆمیسیۆن ڕێکاری یاسایی بەرامبەر دەگرێتە بەر. سەرجەم شوێنەکان دەتوانرێت بانگەشەی هەڵبژاردننی تێدا ئەنجام بدرێت جگە لە هەندێک شوێن وەکو ناوەندەکانی دەنگدان هەروەها باڵەخانەکانی دام و دەستگاکانی حکوومەت بە شێوەیەکی گشتی و ئەو شوێنانەی کە پەرستش و عیبادەتیان تێدا دەکرێت وەکو مزگەوتەکان وەکو کەنیسەکان هەروەها شوێنە گشتیەکان بە هەموو شێوەیەک بە پارکەکانی شەوە ڕێگەی پێ نادرێت بۆ بانگەشەی هەڵبژاردن بەکاربهێنرێت و وەسائلەکانی حکوومەتیش وەکو ئۆتۆمبیل بە هەمان شێوە قەدەغەیە. لە کۆبنەوەکەدا لەسەر پێشنیاری نوێنەری کۆمەڵی ئیسلامی بڕیاردرا لێژنەیەکی باڵا بە نوێنەرایەتی لایەنە سیاسیەکان پێک بهێنرێت بۆ چاودێریکردنی پرۆسەی بانگەشەی هەڵبژاردن و لێژنەیەکی ئەمنیش بۆ پاراستنی بارەگای پارتە سیاسیەکان و قەدەغەکردنی دیاردەی شەقامگرتن و تەقەکردن لەلایەن لایەنگرانی پارتەکان لە کاتی بانگەشەی هەڵبژاردن پێک بهێنرێت. ئێمە وەکو کۆمەڵی ئیسلامی زیانباری یەکەم بووین لەو خاڵانەدا بەرامبەرمان کراوە نەکردمان. لە ڕابردوودا ئێمە بارەگامان دەرباران کراوە، لە ڕابردوودا خەڵکمان لە بەردەم بارەگا شەید کراوە، لە ڕابردوودا پۆستەرات و لافیتەکانی ئێمە دەڕێنراون. ئەمە هیوادارین ئەم پرۆسەیە دووبارە نەبێتەوە و ئەم شێوازەش لە سەقافەتی میلەتەکەمان ناوەشێتەوە. بەدڵنیای ئێمە وەکو کۆمەڵی ئیسلامی پابەندەمین هەم بە ڕێنمایەکانی کۆمیسیۆن و هەم بە ڕێنمایەکانی ئەم کۆبوونەوەی پاراستنی ئەمنیەت بۆ بارگاکان و بۆ خەڵک پێشنیاری کۆمەڵی ئیسلامی بوو. هەرچەندە چەند کاتژمێرێکی کەم ماوە بۆ دەستپێکردنی بانگەشەی هەڵبژاردن، بەڵام تا ئێستا بە تەواوەتی یەکلا نەبووتەوە کە ئاخۆ هەڵبژاردن لە کاتی خۆیدا دەکرێت یان نا. ئەمەش کاندیدەکانی دوودڵ کردووە، بەڵام لە بەرامبەردا کۆمیسیۆن بەردەوامە لە ئامادەکاریەکانی بۆ پرۆسەی هەڵبژاردن. وەلی سەلیم، کەناڵی ئاسمانی پێم، هەولێر.